بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. للشوي حوتمي مانكي بيروزي رمزانا خوي گەورە دوعاکانتان گیرا بکات، دڵەکانتان نورانی تر بکات. دوعا بۆ ئێمەش بکەن ئازیز و خۆشەویستانم، زۆر زۆر پێویستمان بە دوعای یەکترە و لە پەنهانە دوعاکانمان بۆ یەکتر با زۆر بێت. هەرگیز لە چەپەڵی گوناهەکانەوە بۆ مەقام و ئاکاری دۆستە ڕاستەکانی خوا مەڕوانن کە تۆ ناتوانی بە کێوی نووری ئەوانە سەر بکەویت. دڵنیا بە تەسلیمی هەوا و ئەرز و شەیطانێک بوویت، نابێ بەرامبەر دۆستانی خوا زیادە ڕەوی بکەین. بە خۆتت نازیوە و نیەت و کردارت لە توێژاڵێکی تەنک زیاتر نییە. خەمی خۆت بخۆ، سەیری خۆت بکە، یەک پارچە تاپۆیەکیت لە هەوەس، ئالوودەی ئەهلی هەوەسیشیت، چۆن دۆستایەتی ئەهلی خوات پێکرێت. هەوەس هەرسی کردویت، لە دەرگای تەبیب بدە لەمنی و شەوی و ڕێنە و ئازار و گرانەتای ڕزگارە بکات و شەبەقی ساڵحانە زوو لێ دەربکەوێت. تەختان و پەخشان و تۆمەت و خراپبوون بۆ غەیری خۆت مەکە بەوتە و مەکە بە حاڵی ژیانت. دەستی مناڵەکانت بگرە و سواڵی دەرگانەی ئەو زاتە گەورەیە بکە. ئەو کات نابیناییت چاکە بێتەوە، هەوەست ڕائەوەستێ و خەڵاتی چاکبوونەوە دەکرێت. فرسەتە لەم شەوانەیە دەستی بەندەیی و بچووکی و هەژاری و گوناهباری و تاوانباری خۆت بەرزکەرەوە. دەستی مفلسیت بە مخلصی بەرز بکەرەوە. دەستی لێدانی دەرگای غەیرت بگێڕەرەوە. کراسی نیعمەت بەخش گرانبەهایە و لە بەری دڵەکرێت. ئیتر نیقمەتت بۆ گۆڕێ بە نیعمەت، تووڕەییت بۆ گۆڕێ بە خۆشی. ترسە بێتە مێرگی، ترسە بێتە مێرگی شادی و هێمنی. ئەبیتە فەقیری دەرگانەی خوا و بە تەواوەتیەی بیتەوە. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم إن الدين عند الله الإسلام. حق تعالى خاوني نور حكمة حول قوة بلقو برهان قدرة سلطانا بآقايا لهموشتك لزبي وآسمان كانوا دنيا وقيامة. تنها داوى لوكا. الله أكبر أهل الكبرياء والعظمة ومنتهى الجبروت والعزة وولي الغيث والرحمة وملك الدنيا والآخرة. دلك تسليم بخشوع لخزمة تويابو توي بي قبولو غيري تو ناناسي نابينيت. يا ربي حالمك لو همو ناماني الروجان بو مني نيريد. يا ربي مدهوشي ذكر باران ولا خوتم بك إلهي، مشتاق لقاي خوتم بك، كولي إخلاص وتقوام قرز بك يا رب. يا رب هنگاوي دوستكان هنگاوم بيت، جام كر ولا آكار وأفكاري دشمنة كانت. يا ربي ضلي توبكار راست كانت بلي سي نوري كيوي طوريان قرتوا. ضل نوريني أو كيوي نوري نمك يا رب. دڵ نورینی ئەو کێوی نورینەم بکە یا ڕەب. ئاڵای مەبەستداران و مەست و مەدهۆشانی ڕێگای چیای نور و دیار و ئاشکرایە و ڕوونە لێمان. دەی هێزی ڕۆشتنی ئەو ڕێگەی نور و ئیمانەمان پێ بدا. یا ڕەبی تۆ پەروەردگاری ئاسمانەکان و زەوی و عەرشی عەزیمیت، ئەوەڵی بێسەرەتا ئاخری بێکۆتاییت، رازقیت، خالقیت، فاطریت، خاوەنی هەموو ئەوەی کە هەیە و ئەوەش کە هێشتا نەبووە و نەهاتووە. وەرن لە قەفەزی دنیاویستی بە عیشق بفڕن، بیرێک لە باڵ مەکەنەوە. یا ڕەبی بمان گێڕە لە ئازادبوانی ئاگری دۆزەخ. یا ڕەبی پەنجەرەی سەر حەرەمی لوتفت بە سەیرکردن و مەرحەمەتێک دڵەی ژەنگرتوم لە ژەنگ و ژار تارەکات. ئەوی بە موریدی بێت بە مرادی خۆیەگات.
یا ڕەبی دوژمنەکانتم لەسەر کۆ نەبێتەوە هەتا سەرقاڵی دۆستایەتی دۆستانت بم و ڕێی نزیکیت ون نەکەم ئیلاهی. یا ڕەب زوڵمی من زۆرێ لە خەڵکیشی گرتوتەوە، دوعای خێری من بۆ ئەوان لا بردنی تاوانی زوڵمی من بێ لەسەر دڵی ڕەش بووی ئەوان. یا ڕەب گردنێک نییە لە دەستی قودرەتی تۆ دەرچوو بێت و ئازادبوونێک نییە حەقیقەتی بەسەرا بڕابێت بێجگە لە ئازادبوونێک کە زاتی گەورەتەی بەخشیت ئیلاهی. دەستم بەوە ناگا کە ئەمە بێت، ناتوانم زیان لە خۆم دوور خەمەوە. یا ڕەبی تۆ حەکیمی خێرم بۆ پێشەهێنیت و زیانم لێ دوورە خەیتەوە. یا ڕەبی بە زۆربوون و کەڵەکەبوونی گوناهەکانمەوە سزام مەدە، لێم خۆش ببە. یا ڕەبی عەفوی تۆ داوای منە، یا عەزیز و یا حەکیم و یا غەفور، یا حەی و یا قەیوم، یا الله یا الله یا الله. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. آمين يا مجيب السائلين.